کۆنفرانسی نوێ یانێ وەرچی سۆران وەکو یانەکانی تر دەستەیەکی نوێتر یانی وەرچی سۆڵان خۆی هەڵبژاردەوە بە مەبەستی زیاتر خزمەتکردن بە یاریزانان و وەرچی سۆران. بەڵام لە هەمان کاتدا ئەمە ئەتوانین برین کێشەی سۆران هیچ کاتێک هەڵبژاردننی دەموچاو نەبووە، هیچ کاتێک هەڵبژاردننی ئەوەی نەبووە چێ سەرۆکی نادی ئەبێ چێ دەستەی کارجێڕی ئەبێ. ئەو برادرانەی دەرش چوینە، ئەو برادرانی کۆنیش هەمویان خزمەتیان کردووە، بەڵام ئیدارەی سۆران وەک پێویست نەبووە و تاوەکو ئەم کاتێک قسە ئەەکەم وەک پێویست نەبووە لە خزمەتکردنی یانی وەرشی سۆران ئەوەک کێشەی گەورەیە چونکو یانی وەرش سۆران تاکەیانەیە لە هەموو کوردستان تاوەکو ئێستا یاریگای خۆی نییە، تاوەکو ئێستا سەرچاوی داهاتی نییە، وەک پێویست پاڵپشتی نەکرایە لە ڕووی ئیدارەی سۆرانەوە. ئەوە کێشەی یانی وەرش سۆرانە، کێشەی یانی وەرش سۆران ئەوە نەبووە چێ خۆی بپاڵەوێت، چێ دەربچێت، چێ دەرنەچێتن. بۆیە داواکارین لە ئیدارەی سۆران، لە پارێزگای هەولێر، لە دام و دەستگاکانی وەرزش بە شێوەیەکی گشتی لە مستەوایەکی بەرز یان کێشە و گیرگرتەکان یانی وەرش سۆران چارەسەرکەن، بەتایبەت نەبوونی یاریگا کە کێشەیەکی هەرە گەورەیە لە سۆران، بەتایبەتی بۆ یانی وەرشی سۆرانیش.